زمانێمە بەرنمەیەکی هەفتانەی رادیۆی کوردستان 24 بە میوانداری کەسانی پسپۆر و ئەزموندار قسە لەسەر زمان و ڕێزمانی کوردی دەکەن. من عزەدین زەچیزادەم هەموو یەک شەمەیەک کاتژمێر 2 دوای نیوەڕۆ زمانێمەتان پێشکەش دەکەم. سڵاو جێگرە خۆشەویستەکانی بەرنامەی زمانێمە ئەڵلقەیەکی دیکەی بەرنمەکە کۆمان دەکاتەوە. هاوکارم سەرکار حوسێن لەگەڵمە و ئێوەش لەگەڵمان بن با باس لە تەوەرێکی دیکە بکەین دەربارەی زمان. لە یەکێک لە ئەڵلقەکان باسمان لە زمانی کوردی لە تاراوگە کرد، یعنی زمانی کوردی لە وڵاتی بێگانان. ئەمجار بە پێچەوانەوە زمانی کوردی لای بێگانەکان لە وڵاتی خۆماندا لەگەڵ هەمان میێوان قسە دەکەین. ئەویش دکتۆر فەریاد فازیلە. دکتۆر بەخێر بێەوە. سەرچاوم دووبارە سڵاو بۆ بینەران و بۆ جۆگرانتان. دکتۆر ئێمە لە گفتوگۆی ڕابردووماندا لە نێو قسەکردن و شێک هاتە سەرزارت باسی وەڵامدانەوەی منت کرد گوتت وەرام، با بڵێم باسی وەرامدانەوەی منت کرد گوتت وەرام. من لەگەڵ کەسایەتێکی دیکەی پسپۆر لە بواری زمان هەمان وشەم گوێلێ بوو کە زۆربەی خەڵک هەموو نووسەرانیش دەڵێن وەڵام، بۆ تۆ وەڵامت بەکارنەینا گوتت وەرام. پێم وایە بنچینەیەکی زانستی هەیە. لە ڕاستیە بنچینەیەکی زانستی جگەلەوەی کە بنچینەیەکی زانستی هەیە، بنچینەیەکی کۆمەڵایەتیشی هەیە. ئەو لێ لەو جێگایە زۆر ناپەسەندە کە دەڵێی وەڵام دەدەمەوە لێ، بەڵام کە دەڵێی وەرام دەدەمەوە زۆر سوچی دەکەیتەوە، چونکە بەرامبەرەکە چاوەڕوانی وەرامێکی ئاسوودە و بە پەنات لێ دەکا. بێگومانم ئەو کەسی کە باسی دەکەی واتێ دەکەم وەکو خۆشت پێوتمە بێ ڕەوانشاد دکتۆر معرف خەزنەدار بوو بێ، چونکە هەرچەندە من سەرنج ئەوم نەدابوو بەڕاستی کە و بەکاری دێنێ، بەڵام من هەر لە سەردەمی لاویمەوە تەنانەت لەو گۆڤارەدا کە بە ناوی گۆڤاری قوتابیانی کورد لە ساڵی 1970دا واتە 54 ساڵ لەمەوە پێش لە زانکۆی بەغدا بڵاوم کردوتەوە. لەو گۆڤارەدا نووسیمە چاوپێکەوتنیەکەم بڵاو کردوێتەوە، نووسیمە وەرام دانەوەکانی مامۆستا. وەرامم لە ڕووی زانستیشەوە زۆر بەلاوە ڕاستتر و زۆر بەلاوە گونجاوترە وەک لەوەی چووکە لێ بۆ وتنە ڕەجی چاوجی وتنە ئەڵەی وتن لێ کەوابێ لێەکە نییە ئەبێ بەرێ وەرامدانەوەکەیە. لەبەرەوە پێویست ناکە لەم بەرنامەیە بینە سەر زۆر، بەڵام وەرامەکەم زۆر بەلاوە جوانتر و پەسەندتر و ڕێک و پێکترە. کە دەڵی وەرامت دەدەمەوە بەرامبەرەکە ئامادەیە شتێکی ناسکی پێشکەشکەی نەرمە، زۆر دەست خۆش. دکتۆر لە وڵاتان کە کەسێکی لایدا دەچێتە وڵاتەکەیان سەرەتا دەبێ کۆرسێکی زمان بخوێنێ بۆ ئەوەی کلیلێکی پێبێ بچێتە ناو کۆمەلگا و کارەکانی ڕاپەڕێنێ. کەس نایە تەرجمانێک بۆ ئەو دابنێن لەگەڵی بێ کارەکانی بۆ ڕاپەڕێنێ، دەبێ ئەو بێ زمانەکە فێر بێ و ناشکرێ دوکاندارێکی ئەڵمانی فێری کوردی بێ بۆ ئەوی دکتۆر فەریاد شتی لێ بکڕێ. بۆ نمونە لە ئەڵمانیا تاقیکردنەوەی گۆتێ هەیە، وانە تۆ کەچووی ئەو تاقیکردنەوەیت کرد. من لە زانکۆ دەستم بە خوێندنی زمان کرد، چونکە لە زانکۆ وەکو زانستکارێک چوون لەوێ لە گوێتە دەستم پێ نەکرد، هەر لە زانکۆکەی لە هەموو وڵاتەکان ئەوەی گوێتە سەرپەرشتی کاری کولتوری زمانی ئەڵمانیە لە هەموو دنیادا. لە وڵاتانیش هەریەکە و تاقیکردنەوەیەکێ بە شێوازێک، بەڵام ئێمە لە کوردستان نیمانە، خەڵکێکی زۆریش ڕۆ لە کوردستان دەکات. بۆ ئێمە پرۆژەیەکی سیستەماتیکیمان نەبێ بۆ بێگانەکان کە دێن ینی ناچار بکرێن لەبەر بەرژەوەندی خۆیان کوردیەکە فێر ببن
ئەزمون بکرێن. تۆ لەگەڵ ئەو ڕێی منداییاننا؟ زۆر لەگەڵ ئەو بیر و ڕایی تۆدام و کاریشی بۆ دەکەم و کارەکەشم ئێستا بۆم نەکردووە بەڵکە زیاد لە 20 ساڵە من کار بۆ ئەوە دەکەم. کەواتە مەتەڵێکم هەڵێناوە من. بەڵێ مەتەڵەکەت هەڵهێناوە. من نوێنەری من گەیەنەری بەرهەمی عەقڵی کوردم بە زمانێکی ئەوروپی بە ئەوروپا. بەڵێ کارەکانم هەمووی لە ئەنجامی ئەوەدا بووە. وەک دەبینی ئەو بەرهەمانە زۆر کە من لە ئەوروپی و لە زمانێکی ئەوروپی و وەرم گێڕاوە بۆ کوردی هاتووم شاکارم وەرجێڕاوە ئەگەر وەرم گێڕابێ بەڵکە هاتووم بە دەیان بەرهەمی کوردیم بە زمانێکی باڵای ئەڵمانی یا ئینگلیزی پێشکەش بە ئەوروپا کردووە کەوابێ ویستومە لە ئەوروپای بگێنم کە ئێمە خاوەنی ئەدەب خاوەنی مێژوو خاوەنی عەقڵین لەسەر دەمە جیاوازەکاندا کەمە موزینی ئەحمەدی خانی 300 و ئەوەندە ساڵ پێش ئێستا نووسرابێ و تۆ بیگەێنی مانای وایە تۆش خاوەنی شانامەیەکی وەکو شانامەی فیردەوسی کە ئەو 1000 ساڵ لەمەوە پێش و هەموو فارس شانازی پێوە دەکا ئەی ئێمە بۆ شانازی بەڵام فیردەوسیش بە زمانێکی باڵا وەرجێڕاوە بۆ زمانە ئەوروپیەکان ئەبێ ئێمەش کە بەرهەمەکانمان وەردەگێڕین بە زمانێکی باڵا وەری بگەڕین نەکە بوو شتێکە وەرئەگێڕێ خەڵک دەیخوێنێتەوە بەڵگە ئەمە نرخی نابێ ئەمە کارەکان بێ نرخەکەن. بێمەوە سەر و بابەتی کە دەڵێ بەڕاستی من خۆشحاڵە بم لێپرسراوان بە تایبەتی سەرۆکی ئەنجومەنی وەزیران گوێی لەم بەرنامەی ئێوە بیا ڕابگەێنن کە ئێمەش پێویستمان بە دام و دەستگایەکی وەک گوێتەی ئەڵمانی هەیە بۆ زمانی کوردی بیکەینەوە کە زمانەکەمان لەناو خۆ و بە دەرەوە بگەێنێت. ئەمە گەورەترین کارە بێ. هەچەنە من داوای پرۆژەیەکی ترم لێکردون ئەویش دانانی ئەنجومەنێکە بۆ گەشە پێدان و پاراستنی زمانی کوردی کە ئەمە زۆر بەلاوە گرنگە. بەڵام کێ ئەم کاری وروژان چۆن ئەم کارە وروژە کە من هاتمەوە سوپاسی لە ڕێگای ئەم بەرنامەیە سوپاسی زانکۆی سەلاحەدینەکەم کە دکتۆرای شانازیان پێشکەش کردم لە کاتێکا کەوتارەکە من پێشکەش کرد هەر ئەوە بوو خەڵک فرمێسکەکانی لە چاوما دەبینی بۆم پێم وتم دوای تێپەڕبوونی ئەوەندە ساڵ بەسەر ئاوارەیمدا خۆم گەڕاومەتەوە نەک لاشەکەم بگەڕێتەوە لە هەولێردا دەگەڕێم لەو تابلوانەدا کە چاوم پیان دەکەوێت کوردی زۆر بەدەگمەنتیا دەدۆزمەوە بە کوردی نووسراوە بەڵام بە کوردیەکی سەقەد نووسراوە نەنووسینی کوردی باشترە وەک لەوەی کە بە سەقەتی پێشکەشی بکەیت کەوابێ وشەیەک کە بە خراپی فێری بووی گۆڕانکاری زۆر دەگمەنی تیاکرێ وشەیەک بۆ نووسینی ئەبێ بە ڕاست و دروستی فێریکەیت بۆ دەربڕینی ئەبێ بە ڕاست و دروستی هەمووانەی کە ئەبینی ئەچنە ئەوروپا فێری زمانە ئەوروپیەکە نابن چووکە بە سەقەتی بەداخەوە فێر دەبن بەڵام ئەگەر بە ڕێگایەکی زانستی هەوڵ بدەن تۆ ڕۆژی وشەیەک فێربی و بەباشی فێریبی لەوە باشترە کە ڕۆژی 20 ڕستە لەبەر بکەی بەڵام ڕستەکان بەنا قۆڵی بێ. لەوێدا باسیەوە بکردوتم بەڕاستی تاوانێکی نەک تاوان بەڕاستی کەم و کوڕێکی گەورەیە کە ئێمە چینە چێشخانەکانەوە بە هەموو زمانێ گفت و گۆل لەگەڵا دەکەن بە کوردی نەبێ. لەبەرەوە زۆر سوپاسی سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەکەم کە لە 21 مانگی 2 ساڵی 2023دا فەرمانێکی دەرکرد ئەو فەرمانش ئەوە بوو داوای کرد کە ئەو بیانیانەی دێن لە کوردستانە دەست بەکار دەکەن دەبێ زمانی کوردی فێر ببن. ئەمە هەنگاوێکی زۆر گرنگە و هەر لە فەرمانەکەیدا داوای لە سێدام و دەستگای دەوڵەتەکەی خۆی کرد کە ئەوان بەرنمەیەک بۆم کارەدا بنێن. ئەم بەرنمەیە ئەوە زیاد لە ساڵێکی بەسەردا تێپەڕی من چیم کردووە ئەم فەرمانەی جەنابیانم هێناوەتە ئەنجام و لەم ڕۆژانەدا لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا پێشکەشی دەکەم. ئێمە کتێبێکمان دانابوو لە ساڵی 2017دا بۆ ئەو کوردانەی کە لە ئەڵمانیا دەژین ناونیشانی کتێبەکە ئەڵمانی بە ئاسانی فێربوون بوو 37 بەشی سەرەکی لە خۆی گرتبوو. بۆ ئەم پرۆژەیە زۆر بە پێویستم زانی کە ئەم پرۆژەی کە بە ئەڵمانی پێشکەشم کردووە ئەم پرۆژەیە بگۆڕم بە 12 زمانی جیهانی بنچینەی بۆ دابنێم. دکتۆر بمبورە ئەو 12 زمانە هەڵبژێراوە ئەوەت لەبەر چاوگرتووە
زۆرینەی کام وڵاتانە باڵێ ئێستا کوردستان بەڵێ ئێستا بەڵێ نەکگرتومە هەر بە باشی گرتومە لەو 12 زمانەدا کاڵم ژار دەتوانین بیکەین بە 20 زمان بە پێی پێویست دەتوانین بیکەین بە 25 زمان بە پێی پێویست بەڵام من لێرە کارەکەم بۆ بە ئەنجام نەئەگەێنرا بەڵکە تیمێکم دروست کرد ئەم تیمە چووکە ئەوانەی کە ئەو کارە دەکەن کارێکی ئاسان نییە ئەبێ مامۆستای 2 زمان بن ئەبێت گەرمانست بن مانای وایە زانستی زمانی ئەڵمانیان خوێن بێ و دەبێ زمانی دایکیشان بۆ نمونە من مامۆستایەکە وەرگرتۆ کە دکتۆرایی هەیە لە ئەدەبیاتی ئەڵمانیا خۆی چینیە زمانی دایشی چینیە بەرهەمەکەم داوەتە بە هاوکاری خۆم وەری بژێرە بۆ زمانی چینی بۆ نمونە خاتونێک کە دکتۆرایی هەیە لە ئەدەبیات و زمانی ئەڵمانیا زمانی دایشی کۆریە وەرم گرتووە بۆ ئەوەی بەو شێوەیە بە کۆری وەربژێڕێ بۆ نمونە فەڕەنسیەکەم وەرگرتو عینەن بابەت بۆ نمونە ئیتالیەکەم وەرگرتو عینەن بابەت بۆ نمونە هۆڵندیەکەم وەرگرتووە عینەن بابەت بۆ نمونە ئینگلیزیەکەم وەرگرتووە عینەن بابەت کەوابێ من هاتووم زمانەکانی ناوچەکەش هەر سێکیان خۆم خەریکی وەرگێڕانی هەرچێکیانم چ بە تورکی و چ بە عەرەبی و چ بە فارسی وە زمانەکان تەواو بوون کتێبەکە لە 222 لاپەڕەدا بە دیزاینێکی زۆر ڕێک و پێک لەم ڕۆژانەدا بڵاو دەبێتەوە بەڵام پرسیارەکەی تۆ 2 بەشە بەشی دووەمیان ئەوەیە ئەو قوتابیانەی کە لێرە دەخوێن بێگومان زۆر دڵشادم بەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری ئەوەشی داوە کە لەمە دووە خاوەن کارەکان دەبێ ئەو کەسانە دابمەزێن کە بەلای کەمەوە 6 هەفتە دەورەیەکی زمانی کوردیان بینیوە کەوابێ ئێمە ئەبێ سەرپەرشتی ئەوە بکەین دەورەش بۆ ئەوانە بکەینەوە بەتاقی تەنیا کتێبەکە بەش ناکە کەەوە دەورەشمان کردەوە ئەبێ بیر لەوە بکەینەوە کە قوتابیانی دەرەوە دێنێ سا لە زانکۆکانیشمانە دەخوێنن کەوابێ ئێمە بێ ئەو سیستێمە نێو نەتەوەییە کە هەیە بۆ تاقیکردنەوەی زمانی کوردی ئەیوان ئەی2 B1 B2 C1 C2 ئەو بە پلەیە لە زمانەکەدا بیهێنە ناو زمانی کوردیەوە لە ڕێگای ئەم بەرنامەی تۆوە ئەوەش ڕادەگەێنم کە ئێمە ئەو بەرنامەیەمان تەواو کردووە بۆ پلەی یەکەم و دووەم بۆ ئەی تەواومان کردووە و لەگەڵ پێشکەشکردنی کتێبەکانیشدا ئەو بەرنمەیە بە ئۆنلاین پێشکەش دەکرێت و قوتابی تاقی دەکرێتەوە لە ئەنجامی تاقیکردنەکەش شەهادەتنامەیەکی دەدرێتێ کە لە زمانی کوردیە زمانی کوردی خوێنوە و بە پێ و شەهادەتنامەیە پلەکەی دیاری دەکرێت لە چه ئاستێکی خوێندنی زمانەکەدا کا بووە بەڵام ئەوەی کە من داوای دەکەم پشتگیریەکان کەمن دەبێت پشتگیری ئەو بابەتانە بکرێ دەبێت پشتگیری ئەو نووسینگەیە بکرێ کە بایەخ بەم کارە دەدا دەبێت پشتگیری بڵاوکردنەوەی کتێبەکان بکرێ دەبێت بە زووترین کات کتێبەکان بڵاو بکرێنەوە دەبێت دام و دەستگایکی سەربەست کە ئێمە بە ئاواتی دەخوازیین پێشڕەوی ئەوە بکات کە ئەم کارە بکرێت لە هەموو شارەکانە مامۆستای بۆ تەرخان بکرێ جێگای بۆ تەرخان بکرێ قوتابیان بچن خۆیانی تیا ناونووس بکەن لەوێ 6 هەفتە بخوێنن ئەوانەی کە دایانەوێ 6 مانگ بخوێنن ساڵێ بخوێنن مانای وابێ سنتەرێکی زمانی گەورە سنتەرێک بۆ ئەم کارە بکرێ ئێمە هەنگاوی یەکەممان ناوەواتە دڵشادم بەوەی کە ئەو فرمێسکانم بە هەوانتە نەڕژان سوپاسی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش دەکەم کە بەدەم داواکاریەکەی ئێمە هات ئەم پرۆژەیە تۆ دەبێتە ناوەندێکی زمانی با بڵێن کە بۆ فێربوون و بۆ ئەزمونکردنە کەسان کە دێن تۆ گوتت سەربەز بە ینی دامەزراوەیەکی حکومی نابێ یان وەکو دەستگایەکی NGOوێ ئازا دەبێ ڕایەڵەیەکی لەگەڵ حکوومەت دەبێ وەڵام من بەلامەوە زۆر گرنگ نەبێ ئەگەر میری خۆی بایەخ بەو کارە بدات میری خۆی بودجەیەکی بۆ تەرخان بکە ئەو سنتەرە پێویست نییە من بەڕێەوەی بەرم ئەوە کاری من نییە بەڕاستی ئەوە کاری من نییە من ئامادەم سەرپەرشتی ئەو کارە بکەم بەڵام من کارە زانستیەکان من بەلاوە گرنگترە وەک لەوەی مامۆستایەک بێنم تاکو قوتابیان فێری زمانی کوردی بکە ئەو سەردەمە بۆ من بەڵام من ئامادەم پەیڕەوەکەی بۆ دابنێم من ئامادەم ڕێ داشمان ناوە پێشکەشیشمان کردووە هەموو کارەکان کراوە تەنیا ماوەتەوە لەسەرەوەی کە بڕیارێکی ڕاستە و خۆی لەسەر بدرێ کە سنتەرێکی لەو بابەتە دابمەزرێ ئەم سەرتەرە سەرپەرشتی خوێندنی کوردی لە هەموو شارەکانی تر و لە هەموو شارۆچکەکانی تری کوردستان بکە
چەند زمانن ئەوانەی کە کتێبەکەت بۆ ئامادە کردووە؟ ئەوانەی کە ئێستا تەواومان کردو 12 زمانە 12 زمانی جیهانیە لە عەرەبی و تورکی و فارسیەوە پێی بڕۆک و چینی و زمانی چینی و یاپانی و کۆریانی و هۆڵەندی و ئینگلیزی و ئەڵمانی و ئیتالی و هیوادارم میچم لەبیر نەکردبێ فەڕەنسی و ئیسپانی و بەڵێ ئەمانە هەمووی ئەم 12 زمانەیە کە بەلامانەوە زۆر گرنگ بووە و بەرنامەکەش ئەوەندە بە نرخە بێگومانم ئەگەر بێت و پشگیرەکەمان گەورە بێ لە توانامە چکە ئەو کاری تیمە تا ئێستا پارەی ئەو مامۆستایانە کە کارەکە دەکەن ئینستیتوتەکەم لە ئەڵمانیا خۆم بە تایبەتی و پارانە دەدەم 6 مانگە ئەوان کاری تیا دەکەن بێ ئەوەی لە جێگایەکەەوە ئێمە یارمەتیەکمان وەرگرت پێ من ئیمانم بەکارەکە هەیە ئیمانم زۆری پێ چونکە کرێکارێک قوتابیەک کە دێتە ئێرە خۆت ڕێزی زمانەکە نەگریت پێشکەشی بکەیت ئەو ڕێزی لێ ناگریت ڕاستە باسی کرێکارت کرد بەنگلادیشی زۆر لە کوردستان کارەکەن بۆ ئەو زمانەشت بە ئامانج نەگرت پێشنیازێکی جوانە بەسەر چاو بە ئامانجی دەگریت بەنگلادیشەکان وەکو بیستبووم گرفتیان نییە لەگەڵ پێربوونی زمانی کوردیا چووکە ڕایەڵەیەکی تریان نییە بیان بەستێتەوە بە خەڵکی کوردستانەوە جگەلەوەی کە پێویستە زمانەکە فێر بمن لەبەرەوە زۆربەی زۆریان فێری ئەڵێن من ئاگاداری ئەڵێن فێری زمانەکە بوون ئەوانیش هەر لەبەر ئەوە بووە جنامە بەسێکی چونکە ئەمانەی ترکیان عەرەبەکە کە قسەن لەگەڵاکە بە عەرەبی قسەن لەگەڵاکە تۆ پێی ناڵێ من عەرەبی نازانم تۆ کەسێکی ڕێزی لێگری بە عەرەبیەکەی خۆی بەو عەرەبێ شلۆقەی کە دەیزانی وەرامی دەدەیتەوە یعنی ئەو تۆ فێری عەرەبی دەکات نەک تۆ فێری کوردی تورکەکە هەروایە و فارسەکەش هەروایە بە هەچەنە تورکەکە و فارسەکە و عەرەبەکە پێویست بوو بەڵام بەنگلادیشەکەش بیری لێکەینەوە بێگومان دەست خۆش بێ ئەمەی باسی دەکەی ئەم کتێبە بە زمانی بەنگالی بێەوە بەڵێ هەر پرۆژەکە بەگشتی کەرستەیەکی بنچینەیە بۆ ئامانجەکە بەڵام پلان و سیستەمەکە چۆنە ئایا ئەو کەسانەی کە دێن پێویست دەکە بخوێن ئەزمون دەکرێن تاقی دەکرێنەوە ئایا شتێک لە کوردی دەزانن یان نازانن یان ڕاستە خۆ دەخرێنە ناو دەخرێنە بەرخوێندنەکە من وا دەزانم وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان بڕیا وەکو بیستومە نازان بڕیارە یان پێشنیازیەوە دەکەم ئەو بڕیارە بدەن ئەو کەسانەی کە دێنە ئێرە و ماوەی مانەوە وەردەگرن بۆ ساڵێک ئەبێ پابەردی بکەن بەوەی بە شارەزاییان لە زمانی کوردیدا بۆ ئەوەی هیچ نەبێ بەلایکەمەوە شادەتنامەیەکیان هەبێ بەڵگەی ئەوە بسەرمێنێ لە ئەوروپاش وایە خاوەنکار ئەبێ لەمە دواوا بکە یەکێک کە دێ لە لای کارەکات بەلایەوە گرنگ بێگەر شادەت نامەیەکی بەدەستەوە بێ بەشی یەکەمی خوێندنی زمانی کوردی ئەو پێداویستیانەی جێبەجێ کردووە ئەو دابمەزێنێ نەک یەکێکە شارەزای نەبێ و ئەمەش بێگومانم حکوومەت هاوکاری ئەم کارە دەکا و کارێکی باشیش دەبێ کە خاوەنکارانی کوردە خۆیان پارەی ئەگەر بێت و هەچەنە بڕیاری ئەوە دراوە کە ساڵی یەکەم بە خۆڕایی دەبێ هەچ کەسێ دەچێ لەو جێگانەدا زمانی کوردی دەخوێنێ بە خۆڕایی ئەو کارانیان بکەن من داوای ئەوەش دەکەم بۆ ساڵانی داهاتوش ئەو کارە هەر بە خۆڕایی بێ بۆ ئەوەی ئەوانەی دێن پێویستیان بەوە نەبێ پارە بدەن بۆی فێری زمانی کوردی بن با پشتگیریان بکەین لەو ڕێگایەوە بەڵام گرنگ ئەوەیە کار بەدەستان بە تایبەتی ئەوانەی کە خاوەنکارن ئەوانە مەرجێ لە مەرجەکانیانەوە بێ کە ئەو کەسەی لەلایەن کار دەکات زمانی کوردی بزانێ بەلایکەم دەبێت لە فۆرمی ئەو کەسانە لە سیڤیان کە پێشکەشی شوێنێکی دەکەن بۆ کارکردن ئەو خاڵە هەبێ ئەو مەرجە هەبێ کە ئەو خولەی بینیوە فێری کوردی بووە ئەگەر ئەمە بکرێتە ناچاری یان دەستگاکان پەیوەست بکرێن کە دەبێ ئەو مەرجە لە کەسی وەرگیراودا هەبێ ئەگەر ناوەری نەگرن ئەو کاتا پرۆژەکە سەرکەوتوو دەبێ و کوردی زمانەکەمان با بڵێن سەنجی خۆی دەبێت لای کەسێکی لایدا کە دێتە کوردستان زۆر ڕاستە وەکوتم ئەگەر ئێمە خۆمان ڕێز لە زمانەکەمان نەگرین ئەو بێگانانەی کە دێنە ئێرەوە ڕێزی لێ ناگرن بەداخۆ ئێمە شانازی بەوە دەکەن ئەگەر کوێرە عەرەبیەک بزانین بە عەرەبی وەرامی عەرەبیە بینەوە بەڵام شانازی بەوە ناکەین ئەوەی کە بە عەرەبی عەرەبە و بە کوردی لەگەڵمانە دوێ خێرا پێی بڵین دەک دەمە خۆش بێ بەڕاستی پێم خۆشە کە بە زمانی دایکم گفتوگۆم لەگەڵا دەکەی چونکە ئێوە هەموو ژیانتان ئەو سیستێمانەی
کتێبانەی کە لە وڵاتی عەرەبا دروست بوون چ لە شام بوو بێ و چ لە بەغا بوو بێ بۆ سەرکوتکردنی ئێمە بووە بۆ لە ناوبردننی زمانەکەمان بووە ئێستاش ئەگەر ئەو ڕێگە دروست ببێ کاتی ئەوەیە کە ئێمە دروستی کەین بەر لەوەی بچینە ژێرگڵەوە من خۆشحاڵم کە ئەتوانم دەستێکی پچکۆلانم هەبێ لە دامەزراندنی ئەو بۆن و بەرامەی کوردی گەیاندنەدا بۆ بیانیانەی کە دێنە کوردستانەوە. دەستت خۆش بێ دکتۆر من بۆ چوونێکم هەیە دەڵێم کوردی یان با بڵێن کورد با بچێتە نێو پانتایی ڕۆشنبیری دنیا و فەرهەنگی دنیا و زمانی دنیا بەڵام بە پۆشاکە کوردیەکەوە پۆشاک کوردەکەم بەستم تەنیا ڕانکوچۆغەکە نیە بە کللتورە کوردیەکەوە تۆ بچە نێو فەرهەنگی دنیا ینی ئێستا لەو کتێبەی کە تۆ کردوتە کوردی پینۆکیۆ سەرگوزشتەی پینۆکیۆ تۆ کللتورێکی بێگانەت هێناوە کردوتە کوردی کللتورەکەت نەگۆڕیوە بۆ کللتورێکی کوردی هەمان چیرۆکت بە زمانێکی ڕەوانی کوردی داڕشتەوە و پێشکەشی کۆمەلگای کوردیت کردووە دەڵێم کاتی ئەو پرۆژەی تۆ تەواو دەبێ کەسێک دێ خەڵکی ئەلمانیا خەڵکی فەڕەنسا دێ فێری کوردیەکە بێ با لە دەستەواژە کوردیەکانەوە کللتورە کوردیەکەش بناسێ بۆ نمونە لە ئەلفوبەیەکەی باڵداردا دۆی دادە هەیە باوشەی دۆی دادا ینی زۆر کوردیە ئەو وشەیە هەبێ با ئەو هەز بکاتن زمانێک فێرە بێت لە ڕێی زمانەکەشەوە فەرهەنگی یان کللتوری هەمان نەتەوە فێرە بێت کە خاوەنی ئەو زمانەیە ئەوە لە بەرچاو بگیرێت چونکە ئێمە دەبینین لە سیستەمی خوێندندا ئێمە زۆر جار داوای لێبوردن لە وەزارەتی پەروەردە ئەکەم بۆ تەنیا بۆ نمونەیەوە کللتوری دەرەوەی خۆمان دێنین لە نێو سیستەمی خوێندندا ڕەواز پێدەین پێم وایە ئەوە دوورخستنەوەی تاچی کووردە بچووکی کووردە منداڵی کووردە لە کللتوری خۆی ئەگەر سەرنجی ئەو فەرهەنگە گەورەیەم بدەیت کە لە ساڵی 2005دا 19 ساڵ لەمەوە پێش بۆ کوردی ناوەڕاستوەرانی بڵاوم کردوێتەوە بە ئاشکرا دەیبینیت کە کولتوری کوردم خستۆتە ناو فەرهەنگەکەەوە ئەگەر بۆ نمونە سەرنجی وشەیەکی وەکو خوا بدەی خوا کە لە هەموو فەرهەنگەکە دەیبینی بە گوت وەرجێڕاوە و تەواو بڕایەوە بەڵام من بە دوو لاپەڕ لەسەر خوان و سیومە لە چووکە لە کوردی لە کولتوری کووردا وشەی خوا هێندە گەورەیە بە ئیزنی خوا بە پشتیوانی خوا بیکە خوا پەنامان بە خوا عەفومان کە خوا لێمان خۆش بێ ئەمە هەمووی بابەتێکە پەیوەندی بەو کۆمەڵگایەوە هەیە کە کوردی تیا پەروەردە بووە بۆ نمونە پیاوێکە بوو لە سلەیمانیە شەربەتی دەفرۆشتەی و کەللەتە زێنە سەفراشکێنە خەمڕەوێنە ئەم شەربەتە کەللەتە زێنە سەفراشکێنە خەمڕەوێنە ئەم شەربەتە لەو فەرهەنگەی منە ئەو ڕستانەی تێدا دەویدی دەدۆزیتەوە کە لەژێر کەللە تەزێنە سەفراشکێنە خەمڕەوێنەدا دەیدۆزیتەوە بۆ نمونە ناوی زیا لە چل شاعری کۆنی کورد و تازەی کوردم تێدا کردووە بە نمونەی شیعریانەوە لەو شەربەتە مام زۆراب و مێوژەکەت بیرخستمەوە بزانە مام زۆراب بە مێوژەکەیەوە چەندی منێ وێنەکەش بێنەوە بەرچاوت کە لە کتێبەکەدا هەبوو چەند کوردیە بەڵێ بەداخەوە ئێستا خەڵک واز لەو وێنە کوردیانە دەهێنەکە من زۆر دژیم کورد بەو وێنانەوە جوانە کورد بەو وێنانەوە توانێت خۆی بۆ هەموو دنیا دەربخا نەک بە وێنەیەکی ترەوە کەوا بێ ئێمە ئەو کتێبە گەر ڕزگاریشی نەکەین ئەبێ ڕزگار کرێ لەم ڕۆژانە کە قسە لەگەڵ تۆدا دەکەم 10,000 نوسخەیم لێ چاپ کردووە و دەگاتەوە کوردستان و بڵاوی دەکەمەوە بۆ ئەوەی چونکە ئەو کولتور و تا نەشمرم لە ساڵانی داهاتووشا لەسەر حسابی خۆم ئەو بەردەوام دەبم ئەو کتێبە بڵاو دەکەمەوە تا لە خەڵکی بگێنم
کە ئەمە کتێبێکە بنەمایەک نەبووە کە ئەم کتێبە دابنێ بۆ کام کتێبە نەخوێنێ و هەست بنەمایەک دانرابێ بەڕاستی بنەماکە چەوتە ئەبێ ئەو کەسانی کە لێپرسراون دش بۆ دانانی ئەو بنەمایە بن یەمەوە سەر مەسلەی کولتور ئەبێ ئێمە بەڕاستی کولتوری خۆمان بپارێزین کولتوری خۆمان لە دابوونەریتمانە دەپارێزێ تەنانەت لە بەرنامەکانی ئێوەدا کە باسی جلوبەرژی کوردیم تێدا کرد باسی ئەو کردوتم بەداخەوە دوای ئەو هەموو ساڵەکە گەڕاومەتەوە کوردستان تەنانەت خواردنەکانمان تابی جارانی نەماوە چونکە دیارە لە کولتورمانە هاتوین سۆزەی جێگایەکمان هێناوەکەین بەسەر خواردنەکە تۆزی جێگایەکمان هێناوەکەینە ناو خواردنەکەمانەوە ئەو تام و لەزەتەی جاران کە لە ژێر دانی منابووە و لە ژێر زمانی منابووە و ئەقڵ تۆماری کردووە دەرچی پێ دەکەم لە هەندێ ماڵی کەم داماوە لە ماڵەکانە ئیتر بە هەچ مەبەستێکەوە مابێ کەوا بێت تۆ کولتورەکە ئەگەر بچی بامەیەک لە هندستان بیخۆی یا لە شام بیخۆی یا لە ئەستەمبول بیخۆی یا لە سلەیمانی بیخۆی یا لە هەولێرا بیخۆی ئەگەر یەکتان بە ئەمەم ئەبێ شتێک ئەبێ هەڵەیەک هەبێ لە مەسەلەکە دکتۆریانی ئەو کەلانەیە و ناسکەنان و ئەستورکە بە پەنیرەی هەبوو بۆتە پیتزیا و لحم العجینێ بەداخەوەم کە ئێمە نەمانتوانیوە سەرمایەدارەکانمان لە باتی ئەوەی پیتساخانەیەک دابنێن کەلانەخانەیەکی گەورە دابنێن و سەروەتی خۆیان لەوەدا سەرفکەن بەداخەوە لە هەندێک کەس دەپرسم ئەڵێ کولێرە بە چزڵیکە خواردووە ئەڵێ کولێرە بە چزڵیک چییە ئەڵێم چۆن نەو خواردووە ئەڵێن نەخێر ئەڵێمەوە دووگەکەیە کە سووریان کردوێتەوە پاشماوەی دووگەکە کە ماوەتەوە تێکەڵاوی ئاردیان کردو کردوانە بە کولێرە بە چزلیک ناوشکێنە و خواردووە لە ناوشکێنە چییە ینی ئێمە ئەبێ ئەخر بۆ ئەڵێم ئێمە ئەبێ کولتورەکەی خۆمان پارێزین کە هاتوو ئێمە ئەنجومەنێکمان هەبوو بۆ پەرەپێدان و پاراستنی زمان بێگومانم ئەو ئەنجومەنە مشوری ئەو کارانەش دەخوا لە پاڵکارەکانی تریاکە دەیکا کەوابێ ئێمە دەبێ پارێزگاری ئەوە بکەین بەداخەوە بەڵێ من لەگەڵ ئەوەدام تۆ ناتوانانی ئەو خانوانەی کە جاران هەمان بوو لە ئێستا لە هەولێرا و خانوانت هەبێ چکە بە ساحەیەکی گەورە داگیر دەکات هاتووە لە 400 مەتری مربع 30 شوقەی بۆ بردووی بە ئاسمانە ئەمە ئەو پاری لێ پەیدا دەکات ژمارەی خەڵکەکەش وا پێویست دەکات بەڵام زۆر کارێکی ناشی نەبابی نەسەر ئەو باسەش تۆ لە شەقامێکە لەم بەرەوە خانوویەکی نۆم باڵات دروست کردووە 13 قاتە لەو بەلاشەوە 12 قات کەچی شەقامێکی بۆ دروست کردووە شەقامەکە پانیەکەی 4 مەتر نابێ ئەمە معقول نییە معنای وایە ئەمە ڕاوێشکارێکی جوانم کاری دانە ناوە ئەبێ ئەوانەی کە دای دەنێن بیر لە شەقام بەداخەوە من شۆستە نابینم ئەبێ بە ئۆتۆمبیل هاتوو چۆ بکەی لە هەولێرە ئەمە معنای وایە ئەو کولتورەی کە هەمان بوو بۆ ڕۆیشتنیش ئەوەمان نەماوە لێشە قەدەغە ئەکرێ ئەگەر شۆستەی بۆ دروست کردبی لە شەقامەکاندا بەکوێدا دەڕێی من نووسنگەکەم و جێگای کە کاری تێدەکەم لەگەڵ ئەو جێگایەدا کە بە شەو تیا دەخەوم هەمووی 10 دقیقە بە پێ دوورە ناتوانم بە پێ بڕۆم چونکە ترافیک لایت دانەنراوە چونکە شۆستەی بۆ نەکراوە ئەمە کارە ساتە با دوا پرسیارم ئەمە بێ زۆر بە کورتی ئەو پرۆژەی 12 کتێبەکە بۆ پرۆژەی خولی زمانی کوردی بۆ بێگانن کەی دەکەوێتە بەردەست و کەی بڵاو دەبێتەوە کەی پرۆژەکە کارا دەبێ ئەگەر بە کورتی ئەگەر بێت و ئەنجومەنی وەزیران بڕیال لەسەر ئەوە بدا کە ئەو کتێبانە هی خۆیەتی و ئەوان بە فەرمانێک بڵاوی بکەنەوە من ئامادەم سبەینێ لە کۆڕێکی ڕۆژنامەوانیە هەر 12 کتێبەکە بخەمە بەردەست و ئەو بەرنامەیەش کە بۆ تاقیکردنەوەی نێونەتەوەی زمانی کوردی دامناوە پێشکەشی بکەم کابێ پەیوەندی بەوە هەیە کە دام و دەستگای ئەبێ دەسەڵاتی بە تایبەتی ئەنجومەنی وەزیران بڕیار لەسەر سەرۆکی ئەنجومەنی وەزیران بڕیار لەسەر کارەکەمان بدا کە کارەکەی ئێمە کارێکە سەر بەوانە و کارەکانمان کردووە و کارەکە بخوێتە ناو کابێ بە زووترین کاتی وادارم ئێرە بەجێنێڵم بەر لەوەی ئەو کارم کردبێ ئومێدەوارم سپاس دەکەم دیسان بەخێر بێی دڵخۆش بووم خوازیارم قسەکانمان شوێنێکی گرتی بێ هەم لای گوێگر هەم پێش نیازەکانیش لە شوێنێک بگیر سێنەوە و گرنگی پێ بدرێت تێبینێکی کورت
کەمتر باسی زمانمان کرد وەک لەوەی باسی هەمە باسەکەمان بوو بە باسێکی فرێلایەنە بەرەو ڕێگایەکی بردم کە ڕێگا و بۆ خۆشکردم باسەکەمان فرەلایەن بێ دەستی خۆش بێ و چاو ماچ دەکەم هەمووشی لە پێناو زماندا بوو بەڵام هەمووی من خۆم دەروێشی زمانم لە هەر جێگایەکە بوو بۆنی زمان کە منی تیابووم ئەبێ بۆنی زمان بکرێت زمانی کوردیە بەخێر بێ سەرچاوان سپاس بۆیەوە جۆگرە خۆشەویستەکان ئەڵلقەی ئەمجارەشمان کۆتایی هات سەرکار و عەزەدین هەمیشە لەگەڵتان دەبن ئەوەندەی تەمەن مەودامان بدا و پێویست بێ تا ئەڵلقەیەکی دیکە سپاردەی خوابن